ڕۆژێکی نوێتان باش، سبێلەیەکی نوێتان باش، پرۆگرامی ڕۆژ باش ئامادەیە. بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادە کردوون تا پێشکەشیەوەی بکەین. لە هەر شوێنێک بینەر و بیسەری کوردستان 24 ڕۆژێکی باشتان هەبێت. بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان هەمەڕەنگە کللتوریە و زانستیە و هەروەها سیاسی و کۆمەڵاتیشی تێدایە بێگومان لە کورتێک لە هەواڵەکاندا. جگە لەوە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان وای لە هاتووە هەر بابەتێک کە هەڵبژێرین ئەبێ بەستینەوە بە گەرما لەبەرەوەی ئێستا کەشوهەوا کە ئەوەندە گەرم بووە کە کاریگەری لەسەر هەموو شتەکانی دەوروبەرمان هەیە، لەسەر کاری ڕۆژانەمان هەیە، لەسەر تەندروستیمان، هەتا گەشتۆی کاریگەری ناڕاستە و خۆی لەسەر ئابووریش هەبێت. سندیکای کرێکاران داوایان کردووە بەهۆی ئەو گەرما زۆرەی کە ئێستا هەیە کاتی کارکردنی کرێکاران کەم بکرێتەوە. ئەمە تەوەری سەرەکی ئەمڕۆی پرۆگرامەکەمانە. وەکوتیشم بڕگە و بابەتی دیکەشمان هەیە، بەڵام دەستپێک بە بزانین کورتێک لە هەواڵەکانی ناوخۆ جیهان چی دەگوزارێت. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە گفتوگۆ دەربارەی چۆنیەتی پڕکردنەوەی کورتهێنانی موچە و هۆکارەکانی جێبەجێنەبوونی یاسای چاکسازی و یاسای بودجەی عێراق و کەم و کوڕی خاڵە سنووریەکان و داهاتی نەوت و داهاتی ناوخۆ دەکرێت. شاندی حکوومەت لە وەزیرانی دارایی و سامانە سروشتەکان و پلاندانان و وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستانەکان و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران و سکرتێری لیژنەی باڵای چاکسازی پێک دێت. شەپۆلێکی خۆڵبارین و گەرما عێراق دەگرێتەوە. ئامر جابری بەڕێوەبەری گشتی ڕاگەاندنی دەستەی کەژناسی عێراق ڕایگەاند لە ڕۆژی چوارشەممەی داهاتوو شەپۆلێکی خۆڵبارین شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەگرێتەوە. ئاماژەی بەوەشکرد لە ئەنجامی نزمبوونەوەی پەستانی وەرزی لە هندستانەوە لە ڕۆژانی داهاتوودا پلەی گەرما لە عێراق 50 پلەی سیلیزی تێدەپەڕێنێت. هاوکات لە هەرێمی کوردستانی چەند پلەیەک پلەی گەرما بەرز دەبێتەوە. وەزارەتی دەرەوەی سووریا ڕایگەیاند بڕینی ئاو لەلایەن تورکیا لە وێستگەی ئەلۆک کە ئاو بۆ شاری حەسەکە دابین دەکات جێگەی شەرمەزاریە و تاوانێکی دژی مرۆڤایەتی و جەنگیە. وەزارەتی دەرەوەی سووریا ڕاشی دەگەنێت تورکیا بەردەوام سیاسەتی بڕینی ئاو بەرامبەر هاوڵاتیانی سووریا بەکاردێنێت. ئەمە 25مین جارە تورکیا ئاوی وێستگەی ئەلۆک لەسەر هاوڵاتیانی حەسەکە دەبڕێت. ئیسرائیل بە فەرمی نیگەرانی خۆی لەبارەی دانوستانەکانی ڤیەنا بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران گەیاندە ئەمریکا و وەزیری دەرەوەی ئەمریکاش دەڵێت بایدن پابەندی پاراستنی ئاسایشی ئیسرائیلە. ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند گرنگترین بابەت لەگەڵ وەزیری دەرەوەی ئیسرائیل باسی دەکات ئێرانە. بلینکن دەڵێ گرنگترین شت ئەوەیە ئەمریکا و بایدن پابەندی پاراستنی ئاسایشی ئیسرائیلە. هاوڵاتیانی کۆریای باکوور نیگەرانن لە دابەزیری کێشی کیم جۆن ئۆن. تەلەڤیزۆنی فەرمی کۆریای باکوور بڵاوی کردەوە هاوڵاتیان لە کاتی بینینی کیم جۆن ئۆن داوە لە دوا دەرکەوتنی نیگەران بوون چونکە کێشی جەستەی دابەزیوە بە لاوازی دەرکەوتووە. تەلەڤیزۆنەکە چاپێکەوتنی لەگەڵ چەند هاوڵاتیە کردو و نیگەرانی خۆیان لە دابەزینی کێشی کیم جۆن ئۆن لە کێشی ئاسایی خۆی دەربڕیەوە و بەشێک لە هاوڵاتیان بە بینینی سەرۆک بەو شێوەیە گریاون. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. لە سوید بێگومان مۆڵەتی لێخوڕینە خود شۆفێری یاسا و ڕێسای زۆر تایبەتیە بگرە بڵێن قورستریشە لە چەند وڵاتێکی دیکە. بە هەمان شێوە بۆ مۆڵەتی لێخوڕینی پاس هەر لە سوید یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە و هەموو جۆرەکانی پاسی گواستنەوە هەندێک تایبەتمەندی هەیە کە ئەبێت تیاندابێت و ئەو کەسش کە مۆڵەتی لێخوڕین وەرەگرێت دەبێت دیسان هەندێک مەرجی تێدابێت. بزانین لە سوید ئەو کەسانێک کابن بە شۆفێری پاس مەرجەکانیان چییە؟ پێشەرکارێک دەبێت پاسەکە لە دەرەوە و ناوەوە کۆنترۆڵ بکرێت. لە بەشی دەرەوە دەبێت هەموو ڕووناکی واتە لایتەکان داگیرسا بن. دواتر دەبێت تایەکان کۆنترۆڵ بکرێت و
دواتریش ستۆپەکانی. کەس دەبی وەختی سایق گەراجەما دەست پێیان سێ تشتێت گرنگێ تاین و مرۆڤ بکات سێکر هەست کنترۆلە ئێک یا ولیاوە یا ئەلکۆحۆل ئەvە بێنێ ئەلکۆحۆل تست ئەvە یا مەشروبیە یا مەیە دیارکێت پاس شووناکێت هەیکەvە و کەهرە بێت پاسێ و هەمی ئەلکترۆن سەرvê cihazî şûtiyan wextê dîjî me kontrolê pasê hemî hebûn bes nûkeyê şmawar yetîn nûke fîtertiyan. لا بەشی ژوورەوەی پاسەکەش شوێنی دەرچوون لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازراودا و کەرەسەی ئاگر کوژێنەوە و هەندێک لەو گڵۆپانەی کە لە کاتی هەبوونی کێشە لە پاسەکەدا هەڵدەبن کۆنتڕۆڵ بکرێن. هەموو ئەمانە دەبێت ئەو کەسەی مۆڵەتی شۆفێری وەردەگرێ بیانکات و لەگەڵ ئەوەشدا هەندێک مەرجی تر هەیە دەبێت لە خودی کەسەکەشدا هەبێت کە خوازیاری مۆڵەتی شۆفێری پاسە. سەلامەتیە سایقی یا پاسە هەمیە gelek digmêt heyn gelek şwênet heyn her pencerkekê çekûçekê hey bû şikandina pencer şîşeyê heke xudê neket hadîseyê bêt an herêqeyê bît û her serbanê her pasekê sê çar pencerket pêve ew destekî hema mirov bijîkîn an pêhnekê ew hemî têne şikandin da alem derkevî û her wesa medbene kûrşa medbene ewdiya her heyam da mirov ji bîr neket û sêkir het çunku geleka muhîm e yanî ku selametiya muwatinî wextê siyar bî bizanî ev sayiqa yê dirist e neba xwariye. Sayiq pas li Swêdê mercêtxuyê heyn mercêtwan jî êk şwanewe tiviyet û te îcaza asayî îcaza adî hebît û 2 sal ser ve çibin şnî tu şê îcaza pasê تقدیم کی یک شوان جی فحصا اودیا یا نظری یا عملی و پشت اینگه ده چیه مدرسه ده گلک خینی حتی تو بکاری اجازه دی ورگیری دی یا پاسه لێخوڕینی پاس لەسەر شەقامەکانی سوی جیاوازە و شوێنی تایبەتی هەیە لەگەڵ ئەوەشدا شۆفێر هەندێک شێوازی لێخوڕین هەیە دەبێت لە بەرچاوی بگرێت گرنگترینیان پیس نەکردنی ژینگەیە. هاجوتنا سایقی گلک گرنگه بو بیه بو جنگه ایک شوان که تو بیام رف هدی پاجود یعنی سر بخو بر زاروک و پیرامیر و پیرجنا و قانونک سویده های وقتی هم تراست این پارکینگ ما وقت هبید تو بیا دقیقه که زیراتر پاس یا حلکری نبید بر بیه بر جنگه و او دقیقه قانون السویده همیه پشت اینگه ما جهازه که او کنترول ماتیت ام چند دقیقه راستون کی و چونوی کن اوه جاو جی غرامال سر هکم رو زیراتش دقیقه که پاس هیلا هل کردی. وەرگرتنی مۆڵەتی شۆفێری و لێخوڕینی هەموو جۆرەکانی ئۆتۆمبیل لە سوید هەر یەکە و شێواز و یاسایی تایبەت بە خۆیان هەیە. لە مۆڵەتی PTI کە بۆ ماتۆڕ و B بۆ ماشینی بچووک و C بۆ پاس و لۆری تا 7 تەن و نیوە. مۆڵەتی PTD و E دەبنە هاوپێچی مۆڵەتەکانی تر واتە ئەو کەسەی مۆڵەتی پاس وەردەگرێت دەبێت مۆڵەتی شۆفێری ئاسایی هەبێت. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئێستاش با بزانین بە گشتی دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان چۆنە و سندیکاکانی کرێکاران کۆکن لەسەرەوەی چ بڕیارێک بدرێ بۆ کاتی کارکردنیان و یاخود بڵێن داوایان کردووە کە لەم گەرمادا چی بۆ کرێکاران بکرێ. ئێمە میوانداری بەڕێز عەبدولقادر ناوپردانیمان کردووە کە ئەندامی مەکتەبی تەنفیزی سندیکاکانی کرێکارانی کوردستانە. بەخێر هاتی کاک عەبدولقادر بەیانیت باش. زۆر سپاس بەیانتان باش. زۆر سپاس میوانداریەتان دەکەم. زۆر سپاس بەخێر هاتی دووبارە. کاک عەبدولقادر بەگشتی ئێستا بارودۆخی کرێکاران چۆنە لە هەرێمی کوردستان؟ بەناوی خوای گەورە بەخشندە بێگومان ڕەوشی کرێکاران لەم ماوەیەدا بە ڕەوشێکی نالەبار تێپەڕی لەبەر مەسەلەی پەتای کۆرۆنا ئەوە نەک لە کوردستان لە عێراق و لە هەموو جیهانیش ڕاستە کرێکاران بەرگرانیان کەتە سەر بەوەی کە ڕەوشەکان بەرەو خراپی بڕوە لە چ لە بێکاری و چ لەوەی کە پەتای تەندروستی کۆرۆنا کاریگەری هەبوو لەوەی کە ڕێنماییەکان بە شێوەیەکی وا بن کە کرێکاران نەتوانن بەو شێوەیە بەردەوام بن لەسەر کارەکانیان.
هەروەها لە ناوخۆی کوردستانیش ئەو ماوەی کە ڕۆژی ئابووری بەرەو خراپبوون چوو لەبەر نەهاتنی بودجە لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەمەش کاریگەری کردە سەر کرێکاران بۆی کرێکاران چونکە بەگشتی ئەگەر سەیری بابەتەکە بکەین ئەگەر بازار بەرەو کزی ڕۆیش کاریگەری دەکاتە سەر کرێکارانیش بۆی کرێکاران بێکار بن کرێکاران لە ڕۆژێکی خراپتر ژیان بەسەر بەرن بێگومان ڕۆژی کرێکاران لە بابەتە یاساییەکەشەوە ئەتوانین بڵێن بە ڕۆژێکی باش ناڕوات چونکە ئەمە یاسای کارمان هەیە یاسای کاری هەفتاویەک لە ساڵی 1970 و یاساکانی تری تایبەتمەند بە کرێکاران ئەمە شوا دەکا زۆر جار خاوەنکاران ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ نەکەن کە ئەمەش ڕەنگدانەوێ بێ لەسەر ڕۆژ کرێکاران بەگشتی بڵێ ئەمە وای کردووە بەشێک لە مافەکانیان پێشل بکرێ یاخود بەگشتی مافەکانیان تاوا پێشل کرا و نەتوانراوە ئەوەی حەقی خۆیانە بەدەستی بێنن بێگومان زۆر جار مافەکانیان پێشێ لەکرێت لەیان خاوەنکارانەوە ئەمەش هەندێک حاڵەت هەیە زۆر جار ئەبینی کرێکارێک لەسەر کارەکەی دەرەکرێ کرێکارێک لەسەر کارەکەی دەرەکرێ پەنا باتە بەر سەندیکای کرێکاران یاخود بەخۆیەوە وا ئەکات کە سکاڵا لەسەر خاوەنکاران تۆمار بکەن ئیدی هەشە کرێکاران ئەم بابەتە نازان و یعنی ناتوانن سکاڵا بکەن یاخود زۆر جار هەیە مافەکانیان پێشەیە دەکرێت لەلایەن خاوەنکارانەوە ناوێرن سکاڵا بکەن لەبەر دەرکردنیان یاخود لەبەر ئەوەی کە کارەکان لەدەست نەدەن لەبەر بژێوی خێزانیان بێدەنجی ئەنوێنن لە بەرامبەر ئەوەی کە مافەکانیان پێشەیە دەکرێت بەرامبەر خاوەنکاران بەڵێ کاک عەبدولقادر ئێوە داوای ئەوەتان کردووە کە کاتەکانی کارکردنی کرێکاران کەم بکرێتەوە لەبەر گەرمای ئەو گەرمایە خودۆ کەشوهەوا گەرمەی ئێستا ئایا کرێکاران خۆشیان داوایان کردووە خوان بۆ ڕازین یاخود ئەیانەوێ کاتەکە بگۆڕدرێ یاخود کەم بکرێتەوە نەخێر ئێمە لە سەندیکای کرێکاران ئەو داوایمان نەکردو بەڕسمی چونکە ئەمەش ئەبێ بە یاسا بکرێ ئەگەر سەیری یاسا بکەن هیچ بابەتێک نییە کە ئەمە بتوانین وا بکەین کە کاتەکانی کارکردن بگۆڕین بەڵام هەندێک ڕێنمایی هەیە بە تایبەتی ئەو ڕێنمایانەی کە پێشتر بەرکار بوون بۆ نمونە ڕێنمایی ژمارە 14 کە بۆ دیاریکردنی کارە قورسەکان کە لە ساڵی 1970 دەرچووە هەروەها ڕێنمایش کە هەیە ئەویش بە بڕیاری 380 لە ساڵی 1970 ئەمەش وا دەکا کە مخصصات بدل الخطورة والعدوى ئەمە یعنی دیاریکردنی مخصصات لە بڕی مەترسی کارەکە ئەمەش ئەوەی دابش کردووە کارەکانی دابش کردووە بەسەر سێ تەوەرە ئەکثر خطورة یعنی ئەوەی ترسناکەن یاخود ناوەندی ئەوە متوسط الخطورة و ئەقل خطورة ئەوەی سەبارەت بە پلەی گەرما لە پلە مامناوەندەکان دیاریکراوە مەترسی پلە مامناوەندیەکان کە 45 دەرەجەی دیاری کردووە بۆی کە لە خاڵی شەشەم دیاریکراوە کە ئەڵێ ئەگەر کرێکارەکان ئەو شوێنی کاری تێدا دەکەن لە 45 دەرەجە گەرمایەکەی هەبوو پلەی گەرمی 45 دەرەجەی میئەوی ئەوە لە بڕی ئەوە مخصصاتێکیان بۆ دیاریاکرێ بەڵام ئەم ڕێنمایانە تاوە کە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان چ یاسابی چ ڕێنمایە چ بڕیارەکان بێ بە شێوەیەکی دروست کاری پێ ناکرێ ئێمەش لە سەندیکای کرێکاران هەمیشە داکۆچمان لە مافی کرێکاران کردووە داوا ئەکەین کە ئەو یاسا و ڕێنمایی و بڕیارانەی کە هەیە وەک خۆی جێبەجێ بکرێ بۆی لە بەرژەوەندی کرێکاران بەگشتی بۆ ئەوی بتوانن ژیانێکی خۆشگوزەران بەسەر بەرن بەس کاک عەبدولقادر ئێستا سەندیکای کرێکاران لقی هەولێر داوای کردووە کە ئەو کاتەیان بگۆڕدرێ یاخود کەم بکرێتەوە ئێوە وەکو ئەوی خۆتان ئەڵێن هەم داکۆکی لێ یەکەن و لەگەڵەوەشدا بۆ ئەو داواکاری ئەوان کە لقی هەولێرە چیتان کردووە ئایا ئەتوانن هیچ شتێ بکەن بۆی کە کاتی داوامی کرێکاران گۆڕانکاری بەسرا بێت؟ بەڵێ ئەو داواکاری کە لەلایەن لقی هەولێرەوە کراوە ئەوەش پشتەبەستێ بە
بەو ڕێنمایانەی کە هەیە مەسەرەن ئەو ڕێنمایانەی تازە باسم کرد یەکێک لە ڕێنمایەکان ئەڵێ ئەکرێت ئەگەر 45 دەرەجە بوو یاخود ئەمە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیمان هەیە ئەبێ ڕەچاو بکرێت لە کاتی کارکردندا و لێژانمان هەیە ئەو لێژانانە لە سەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتینە ئەبێ خاوەنکاران ڕەچاوی ژینگەی کارکردن بکەن بۆ کرێکاران ئەگەر ڕەچاوی نەکەن بێگومان شوێنی کارکردنیان دائەخرێ بەو ڕێنمایانەی کە هەیە ئەو ڕێنمایان تازە باسم کرد ژمارە 14 ئەوەی بە بڕیاری ژمارە 380 دەرچووە باس لەوە ئەکاکە ئەکرێ سعاتێک کەم بکرێتەوە کارەکە ینی سعاتی کارکردن کەم بکرێتەوە بەڵام بۆ مەسلەی گەرما ئەبێ هەمیشە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی ڕەچاو بکرێت ئەمە بەندێکی هەیە لە یاسای کار ئەبێ خاوەنکاران ئەم مەرجانە ڕەچاو بکەن ئەو مەرجانە هیچی لێرە جێبەجێ کراوە ئێوە چاودێرن ئێوە زانن ئایا شتیوە هەیە لە ناو کرێکاران بەگشتی بە شێوە گشتیەکە ئەڵێن من هەروەکو باسم کرد لێژانی تایبەت هەیە لەلایەن وەزارەتی کارەوە لە بەرەبەرایەتی گشتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەو لێژانانە سەردانی شوێنەکانەکەن بۆی کە ئایا شوێنی کارکردنی کرێکاران گونجاویان گونجاو نییە بێگومان ئەمن لەگەڵەوەی داما ئەو لێژانانە وەکو پێویست کارەکانیان ناکرێت لەبەر چ لەبەرەوەی ئەوانیش لەوانێ معاناتیان هەبێ بۆی کە لێژانەکان زۆر کەمن بەڕاستی ینی لەگەڵ تموحی وەزارەتێک چەند لێژنەیەکی کەم لەگەڵ تموحی وەزارەتێکی وا ناگونجێن لەوانەیە وەزارەتش لە ڕێگەی خۆیەوە داوای کرد بێت ئەو لێژانانە زیاتر بکرێن بۆی کارمەند زیاتر دامەزرێت بۆی پشکنین بۆ ئەو شوێنانە بکەن و ڕێنمایی تەندروستی و سەلامەتی پیشەیە ڕەچاو بکەن کاک عەبدولقادر ئەو بڕیارە ئەگەر بدرێت یاخود ئەگەر گۆڕانکاری بەسەر کاتی کرێکاران دەوامی کارکردنیاندا بکرێت ئەبێ بڕیارە کێ دەری بکات بێگومان ئەو بڕیارەی کە تازە باسم کرد کەمکردنەوەی سعاتێک کار ئەمە بەپێی ئەو مەرجانە ئەگەر مەرجەکان پێشێل کران بەوەی کە شوێنی کارکردنی کرێکاران باش نەبوو بەوەی ژینگەیەکی باش نەبوو ئەو شوێنەی کە تێدا کارەکەن ئەکرێ سعاتێک کارکردن کەم بگرێتەوە ئەمەش ئەتوانرێت لەلایەن وەزارەتی کارەوە ئەم بڕیارە جێبەجێ بکرێت لەلایەن وەزارەتی کارەوە جێبەجێ بکرێت ئێوە داوایەکەن ئەتوانن بۆ نمونە چ کاتێک ئێوە توانن وەکو سندیکای گەورەی کرێکاران داوای ئەوە بکەن بەڵێ هەروەکوتم بۆ گۆڕینی کاتەکانی کارکردن هیچ مادەیەک نییە لە یاسای کار ئاماژە بۆ بەڵام لە کاتێک ئەگەر هەندێک لە کرێکاران داوایان کرد و لقەکان داوایان کرد و کاتێەوە ناتوانن هیچ داوایەک بەرز بکەنەوە بۆ وەزارەتی کار بەڵێ ئەم داوایە دەکرێت بەرز بکرێتەوە بەڵام ئەبێ پاڵپشتی یاسایی هەبێ بۆی کە ئەمە کرێکاران بتوانن کاتی کارکردن بگۆڕدرێ بە کاتێش کە مەسەلەن لەبەر ئەو گەرمایە 45 دەرەجێ ئایا ئەو شوێنانێک کە کرێکاران کاری تێداکەن کرێکاران مەبەستمەوە نییە ینی کرێکار بەڕاستی بەداخەوە هەڵەیەک هەیە لە مەفهومی کرێکار ئێمە ئازانین بەس ئەوانەیە کە لەسەر جادە کارەکەن ئەو کرێکار یا لەسەر بینایەک کارە بەڵێ هەموو ئەو خەڵکانێک کە گرێبەستێکیان هەیە لەگەڵ خاوەن کارەکانیان چ لە کوردستان 24 بێ چ لە مامۆستایەکی زانکۆ بێ کە لە زانکۆش تایبەتیان هەر لە هەر شوێنێکی کە گرێبەستێکی هەیە لەگەڵ زانکۆکە ئەوەش کرێکارە هەمووی کرێکارن کرێکار هەیە نییە کە لەسەر جادەکارەکە جا مەفهومێکی بەڕاستی لەوانەیە تا ئێستاکە مەفهومێکی وازح نەبێ لەلایەن زۆربەی زۆری گشتی خەڵکەوە کە کرێکار چییە کرێکار هەموو خەڵکێک دەگرێتەوە کە گرێبەستێکی هەبێ خاوەنکاری هەبێ جا ئەوە نییە ینی هەندێک شوێن ئەبینی کرێکاران تێدا ئیشەکان شوێنەکەی گونجاوە هەندێک شوێن هەیە شوێنەکەیان گونجاو نیە لەبەر تیشتی خۆر و لەبەر هەتاو لەوانەیە کاریگەری هەبی لەسەر هەندێک نەخۆشی بۆ نمونە نەخۆشی شێرپەنجەی پێست ئەبێ لێژنەکانی پشکنی باشە ئەمانە هەمووی مەترسی نییە بۆ سەرگیانی ئەو کرێکارە کە ئێوە هەڵوەستێکی لەسەر بکەن و داوا بکەن کە کاتەکەی بۆ کرێ خودت مافی زیاتری پێ بدرێ یان چاودێری بکرێت مەترسی لەسرە لەو کاتەیە بەڵێ بێگومان ئەمن باسەکەم کە شوێن تا شوێن جیاوازە شوێنی کارکردن
کرێکارێک هەیە لەناو بینایە کارەکە لەوانێت تشتی خۆی بەرنەکەوێت کرێکارێک هەیە لە دەرەوە ئەبێ لێژنەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی ئەوانەی سەر بە وەزارەتکارن زیاتر هەوڵ بدەن ئەو شوێنانە بەسەر بکەنەوە کە کرێکاران لە ڕەوشێکی خراپدا کار دەکەن چونکە لەسەر خاوەن کارانە ژینگەیەکی گونجاو بۆ کرێکارەکانیان ئامادە بکەن. باشە کاک عەبدولقادر مەرجە کرێکار لە ڕۆژێکا چەند کار بکات؟ چەند کار بێگومان بە یاسای کار دیاری کراوە 8 ساعت کارکردن لە ڕۆژێکدا. باشە هەندێک شوێن هەیە زیاتر لەمە کاریان پێیەکەن ئەمە پێچوانە یاسایە هیچتان کردو بۆوانە؟ بەڵێ شت کراوە لێژنەکانی پشکنینی بێزگە لە لێژنەکانی سەلامەتی و تەندروستی پیشەی لێژنەکانی پشکنینی کاریش هەنا کە لە لێژنەکانی پشکنینی کار سندیکای کرێکاران و خاوەنکارانیش تێدا ئەندامن یعنی لە وەزارەت سندیکای کرێکاران و خاوەنکاران ئەمە بەردەوام شوێنەکان بەسەرەکەنەوە هەر پێشەی کارێک هەبێ ئەبێ لانی پەیوەنددار ئاگادار بکەنەوە خاوەنکارەکەی ئەگەر زیاتر کار بە کرێکاران بکە بەڵام بەداخۆ ئەبینین زۆر بەڕاستی هەروەکوتم لێژنەکانی پشکنی کار لە جێگەی تموحی ئێمە نینە لێژنەکانی پشکنینی کار کەمن داوا ئاکەین کە لەلایانی پەیوەنددار کە ئەم لێژنانە زیاتر بکە و زیاتر گورج و گۆڵ تریان بکە بۆی زیاتر بن و زیاتر شوێنەکان بەسەر بکەنەوە بۆ ئەوی خاوەنکاران نەتوانن یاساکانی تایبەت بە کرێکاران پێشێل بکەن بۆی کرێکاران 8 ساعت زیاتر کار بکەن. باش ئەگەر 8 ساعت زیاتر بوو پێویستەکە بۆ نمونە کرێکارە خۆی ویستی ئەو کاتە بێت ئەوە بە چ ڕێگەیەک ئێوە ڕێگەیان بەو کەسەیە یاخود بە خاوەنکارەکە کە بەو شێوەیە کارەکانی بەردەوام بێت بەخۆی ناکرێت لە 8 ساعت زیاتر کارکردن بەڵام لە یاسا ئاماژە پێکەین و هەندێک حاڵەتی تایبەت هەیە ئەکرێ کرێکارەکە هەندێک ساعاتی ئیزافی کار بکە بەڵام بەگشتی ناکرێت لە 8 ساعت کارکردن بەڵام ئەم یاسای کار کە دیاری کردووە لە هەندێک حاڵەتی تایبەتدا ئەکرێ کرێکارەکان ساعاتی ئیزافی کار بکەن بەو مەرجانەی کە یاسا دیاری کردووە. باشە کاک عەبدولقادر زۆر جار باسی واکەین کە ئەبێت چەند کاتژمێر کار بکەن یاخود هەیە زۆرتریان کار پێیەکەن تۆ لە سەرەتا ئەمەژە بۆ کردلاوانەی هێشتا هەندێک کرێکار هەبێ نەزانێت کە سندیکایەکەیە پاڵپشتیان نکات ئایا چۆن بتوانن یاخود چ ڕێگە یاخود چ ئاسانکاریە بۆ ئەوە هەیە کە کرێکار بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی بەنابەرێتە بەر سکاڵاکردن یاخود کە خاوەنکارەکەی بە جۆرێک ڕێنمایی بکرێت جارێکتر ئەو شتەی بەرامبەر نکات ئێوە چیتان کردو بۆ ئەوە؟ ئێمە لە سندیکای کرێکاران بەڕاستی پاڵپشتی هەموو کرێکارانمان کردو ئەوانەیە کە ئەندامی سندیکانە ئەوانەی ئەندامی سندیکانێنە بەگشتی داکۆچمان لە مافەکانیان کردووە داواشەکەین لە هەموو کرێکاران کە زیاتر بەرچاوڕوونیان هەبێ کە یاسایش تایبەت بەخۆیان هەیە یاسای کاری پێڵێن یاسای کار لە کەرتی تایبەت بێگومان لە کەرتی گشتیش یاسای خدمەی مەدەنی هەیە لەگەڵ ئینزیباتی مۆزەفی دەولە هەردوو یاساکە ئیشیان پێکرێ لە هەرێمی کوردستان یاسای کاریش یاسای 1970 لە ساڵی یاسای 71 لە ساڵی 1987 یاسایەکی نوێ دەرچوێ لەلایەن پەرلەمانی عێراق و یاسای 37 لە 2015 بەڵام بەداخەوە تا ئێستاکەم یاسای لە هەرێمی کوردستان پەسەند نەکراوە ئەبێ پەرلەمانی کوردستان پەسەندی بکە بۆ ئەوی یاساکە لێرە کاری پێ بکرێت بەڵام شتێکی کەش هەیە لەلایەن وەزارەتی کارەوە کە ئێمەش بەشدار بوون لە دارستنی پرۆژە یاسایەکی نوێ پرۆژە لەگەڵ ئەو پرۆژە یاسای نوێ ئێستاڕەوانەی ئەنجومەنی وەزیران کراوەش وابزانام ڕوانەی مەزی شورا کراوەزارش کە گەڕێنراوەتەوە ئەنجومەنی وەزیران لەوێشەوە ئیشەڵ بەم زوانە ڕەوانەی پەرلەمانی کوردستانێک کرێ و پەرلەمانی کوردستان پەسەندی بکە یاسایەکی زۆر مۆدێرنە و یاسایەکی زۆر باشە ئەتوانم بڵێم لە یاسا 37 2015 عێراقیش زۆر باشترە هیوادارن ئەم یاسا لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێ بۆ ئەوەی کرێکاران بتوانن زیاتر بە مافەکانیان بگەن. بەڵێ کاک عەبدولقادر لە ماوەی ئەم ساڵە چەند کرێکارگیانی لەدەستداوە لە سەرکارکردن؟ ئامارەکان لە ساڵی 2020 ئەوەی کە ئەو داتایەکە لەبەر دەستی ئێمە چونکە داتاکان لەوانەیە لەلایەن وەزارەتی کارەوە داتایش کە بێ بەڵام ئەوەی لەبەر دەستی سندیکای کرێکارانە
لە ساڵی 2025 کرێکار ژیانیان لەدەستدا لە 2021 هەتا مانجی 4 مانجی یەکەمە ینی هەتا 1.5 بڵێم دەکرێکار ئامارەکە لە ئێمە بدەکرێکار گیانیان لەدەستدا بوون بەڵام لە 2016 هەتا 2021 186 کرێکار گیانیان لەدەستداوە کامەش ئامارەی ترسناکە بۆ هیوادارین زیاتر مەرجەکانی تەندروستی و سەلامەتی پیشەی ڕەچاو بکەن هەم کرێکاران و هەم خاوەنکارانیش بۆ ئەوەی زیاتر پارێزگاری لە ژیانی ئەم کرێکارانە بکرێ. باشە کەواتە زۆرترین داواکاری ئێوە یاخود گرنگترین داواکاری ئێوە چییە بۆ کرێکاران لەلایەنی پەیوەندیدار؟ داواکاری ئێمە ئەوەیە کە یاساکان وەکو خۆیان جێبەجێ بکرێن، یاسای نوێ پەسەند بکرێت لەلایەن هەرێمی کوردستانەوە، ئەو لێژنەیەکانی تەندروستی و سەلامەتی پیشەوی و لێژنەکانی پشکنینی کار زیاتر بکرێن بۆ ئەوەی کرێکاران لە ژینگەیەکی گونجاو کار بکەن ئەو مافەکانیان پێشێل نەکرێت. بەڵێ ئەزانین گرفت و کێشەکانی کرێکاران زۆرە، ئەو کێش و گرفتانەی کە لە بەردەم ئێوەیە بۆ ئەوەی کە هەم مافەکانی ئەوان دەسەبەرکەن هەم داواکاریەکانیشتان بگێنن چییە؟ چۆن مەبەستم ئەمە بەستمەوەی کێشە و گیر و گرفتەکانی سەندیکا چییە بەگشتی؟ بێگومان بربەست هەیە کە سەندیکای کرێکارانیش لەوانەیە زۆر زار ڕێگری بکرێتەوەی ئەمە لە زۆر شوێن کار بکەین یاخود بتوانین مەسەرەن لە هەندێک شوێن داکۆچی لە مافەکانیان بکەین. هیوادارین ئەم بربەستانە نەمێنێ بۆ ئەوەی ئەمەش زیاتر لە سەندیکای کرێکاران بتوانین داکۆچی لە مافەکانی کرێکاران بکەین. کاک عەبدولقادر چگە لە کرێکاری ناوخۆ کرێکاری بیانیشمان هەیە؟ ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئامارێکتان لایە چەند کرێکاری ناوخۆ هەیە و چەندی بیانیش؟ بەڵێ کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان کار دەکەن لە ئەتوانم بڵێم لە 2007ەوە تا 2021 6,000 کرێکاری بیانی هاوردی هەرێمی کوردستان کراون. بەڵام لە 2020 تەنها ئامارەکە بەگشتی بوو 6,000 بەڵام لە 2020 3,000 و نزیکەی 600-700 کەس هاوردی هەرێمی کوردستان کراون. ئەمەش زیاتر کرێکاری خزمەتگوزاری ناوماڵن، کرێکاری ئافرەتن. بەڵێ هیچ ئامارێکتان لانیە کرێکاری ناوخۆ زیاترەیان کرێکاری بیانی؟ بێگومان کرێکاری ناوخۆ زیاتر. ئێستا ئەمە لە بەڕێبەرایەتی دەستەبەر یان بەڕێبەرایەتی زەمان ئەوانەی کە زەمان کراون 115,000 کەس لە هەرێمی کوردستان دەستەبەریان بۆ کراوە کرێکاران کە ئەمەش لەو 115,000 101,000 کرێکاری خۆماڵیە، 14,000 کرێکاری بیانی دەستەبەر کراون. بەڵام ئەم 115,000 کە بەگشتی لە هەموو هەرێمی کوردستاندا کرێکارانی زۆریش لە زۆر شوێن دەستەبەر نەکراوە. هیوادارین چونکە بە پێی یاسا ئەبێ هەموو کەسێک دەستەبەری هەبێ. ئەگەر دەستەبەر نەکرێ ئەوە پێشێلی یاسایە. یعنی هیوادارین خاوەنکارانیش هەموو کرێکارەکانیان دەستەبەر بکەن بۆ ئەوەی زیاتر ژیانی کرێکاران مسۆگەر بکەن لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی ئابووری و لە ڕووی خانەنشینی و لە بوارەکانی تر. بەڵێ زۆر سوپاس کاک عەبدولقادر ناوپردانی بەخێر هاتی بۆ ستۆدیۆی ڕۆژباش. زۆر سپاس ئێوەش دەکەم. زۆر سپاس. ئێستاش بەبێکەوە بزانین ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان چۆنە.
لە شەرناخ لە باکووری کوردستان ئەو وەستانەی کە پێشتر لە ماڵەوە بە ئامێری تایبەت ڕستن و چنینی کوتاڵی شاڵ و شەپەکیان دەکرد. ئێستا و پیشەیە یاخو بڵێن هەم پیشەکە هەم ئەزمموی خۆیان لەم کارەدا فێری 22 قوتابی لە قوتابخانە پیشەیەکانەکەن. ئامادەکردنی کوتاڵی شاڵ و شەپەک با 15 خۆناغدا تێدەپەڕێت و مانگێکی پێویستە تا ئامادە دەبێت. با ببینێن. ژمارەیەک شارەزا و خاوە نەزمونێکی زۆر لە ڕستن و چنینی کوتاڵی شاڵ و شەپەک لە پارێزگای شەرنەقی باکووری کوردستان خولی فێربوونی پیشەکەیان بۆ زیاتر لە 20 قوتابی لە قوتابخانەی پیشەیی ئەزیمە دەمیڕ و کردوێتەوە و کارەکەیان فێر دەکەن. قوتابیەکان هەموو شێواز و جۆرەکانی ئامادەکردنی کوتاڵەکە فێر دەکرێن تا دەگاتە خۆناغی ڕنگ و دوورینی. Bizim ilimizin geleneksel el sanatlarından olan بە مەبەستی گواستنەوەی ئەم پیشێ و زیندوو هێشتنەوەی کە دەچێتە خانەی هونەری کاری دەستیەوە هەنی قوتابیانی بەشی کاری دەستی دەدەن بۆ فێربوونی ئەم پیشەیە هەر لە ڕستن و چنینی کوتاڵی شاڵ و شەپکەوە تا دەگاتە ڕەنگکردن و دوورینی. diplomalı öğrencilere de ihtiyacımız olduğunu düşündük. بەشێک لەو شارەزا وەستانە چەند ساڵێکی کەم لەمەوبەر فێری پیشەی ڕستن و چنین بوون و لە ماڵەوە سەرقاڵی ڕستن و چنینی شاڵ و شەپەک بوون. بەڵام ئێستا وەک خاوەن ئەزمموونێک و شارەزا پیشەکەیان بۆ قوتابیان دەگوازنەوە و فێری چۆنەتی ڕستن و چنیان دەکەن. 15 arkadaşımızla beraber bu işi üstlendik. ئاماژە پێگێتە دەکرن و 5 ساڵە فێری ویکاری بووینەوە ئەوژی بژی لیفێرکردنە قوتابیانە بۆ بانکۆتەڵە حتاکو بەرهەف دەبن بە 15 قۆناغاندا دەرباز دەبن. ئەوە ژی ماندووبوونێکە زۆر پێت بێ. Yaptığımız ürünler beğeniliyor. کاری ڕستن و چنینی تا کاتی ئامادەکردنی بە چەند قۆناغیدا تێدەپەڕێت. ئامانجیش لەو کارە ئەوەیە جگە بە زیندوو هێشتنەوەی پیشەکە و گواستنەوە لەنەوە بۆ دوایینەوە هاوکات بۆ یە قوتابیان ببنە خاوەن پیشەی خۆیان و وەک سەرچاوێک بۆ بژێوی ژیانیان بەکاری بهێنن. Yaklaşık 5-6 yıldır bu işi yapıyoruz. Zorluğu var ama severek ئامادەکردنا ڤی جاوی دە 15 قۆناغاندا دەرباز دەبە ئەو نزیکی یەک مانگێ پێ دەچێ حتا ئەم ئامادە دکن. sevinerek لە پێناو بە زیندوو هێشتنەوەی ڕستنوچنین کوتاڵی شاڵ و شەپەک 5 ساڵ لەمەوبەر شارەوانی شەرناخ و شارەوەن جزیرە لە باکووری کوردستان هەوڵەکانیان خستەگەر بەوەی پەرە بۆ پیشێ بدەن تا ئێستاش توانیویانە زیاتر لە 15 ئافرەت وەک وەستا و شارەزا فێری ڕستنوچنینی ئەم کوتاڵە بکەن. هەر لە باکووری کوردستان دەمێنینەوە بەشێک لە خانمان لە ئیدەرمێتی پارێزگای وانی باکووری کوردستان بەرهەمی دەستی و کارە دەستەکانیان ئەو کەلوپەلانێک کە دروستیان کردووە لە پێشانگایەکی کراوەدا نمایشیان کرد کە لە چنین و نەخشاندن و تابلوی ڕەنگە و ڕەنگ پێکات بوو. ئەو خانمانە لە خولێکی تایبەت مەشق و ڕاهێنانیان پێکرا بوو و ڕۆژانەش لەگەڵ کارکردن منداڵەکانیشیان لەگەڵ خۆیانە برد. هەم ئەرکی دایکایەتیانە کرد هەم کاریشیانە کرد. هاوکات لەگەڵ ئەوەشدا بەشێک لە بژێوی خێزانەکانیشیان دابینەکەن. ژنانی کرێکار لە ئیدرمێتی پارێزگایوانی باکووری کوردستان مەیدانی ناوەندی شاریان ڕەنگین کرد بە کارە دەستیەکانیان. جلوبەرگی چندرا و نەخشاندن و درومان و کاری دەستی لە پێشانگەکەدا نمایشکران. ژنەکان ڕۆژانە لەگەڵ منداڵەکانیان سەردانی ئەو سنتەرە دەکەن کە کاری تیاداکەن. ئەوان لە پاڵ کارکردن ئەرکی دایکایەتیشیان جێبەجێ دەکەن و بەو داهاتەش کە دەستیان دەکەوێت بژێوی خێزانەکانیان دابین دەکەن. لە کاتی ئاساییکردنەوەی دۆخەکە پرۆژەی کۆمەڵایەتی بوونەوەمان بۆ ژنان و منداڵانی ناوچەکەمان ڕاگەیان. دواتر لەم پێشانگایە هەموو کارە دەستیەکانی مەشق پێکراوان و نمایشکراوان ئێمە زۆر دڵخۆشین کە پێشانگەکەمان لە دەرەوەیە چونکە بازارێکی باشمان هەیە و ئەمەش بووە هۆی زیاتر هاندانی خوێندکارەکانمان و پابندبوونیان بە خولی ڕاهێنانەکەوە. بەم شێوەیە ژنان جارێکی دیکە داهاتی خۆیان
بەدەست دێنن. هەرکە سەردانی پێشەنگاکە بکات بە دەستی بەتاڵ ناگەڕێتەوە، چونکە ژنان ئەو کاڵایانەیان نمایش کردبوو کە ئاوەتی ئارەزوو خولیاکانیان بوو لە جوانی و نەخشاندندا. کەشوهەوا و دیمەنی جوانی ناوچەکەش هێندەی دیکە گەشتیاران و سەردانیکەرانی ڕاکێشا بوو. من لە خولەکەدا بەشداریم کرد، مەشقیان پێکردین بۆ فێربوونی کاریدەستی و کورسی وێنەکێشان و ڕاهێنانی دوورمان و ئەو بایەختانە زۆر پێویستە بوو ئێمە بە تایبەت لە کاتی سنۆدارکردنی هاتوچۆ. ئێمە بەرهەمەکانمان دەفرۆشین و داهاتمان دەبێت کە دەتوانین یارمەتی خێزانەکانمان بدەین. پێشەنگەی ژنانی کرێکار و دەزڕەنگین لە گۆڕەپانێکی گەورەی ناوەندی شار و لە کەشێکی کراوەدا کرایەوە. جگە لە دڵخۆشی ژنان بۆ نمایشی بەرهەمە دەستیەکانیان هاوکات وەک هاندانێک بوو بۆ پشتبەستن بە توانەکانی خۆیان و بە دەستهێنانی بژێوی ژیانیان. ژنان بەکارەکانیان پەیامی بەردەوامی و بەهێزیان نیشاندا و هانی ژنان و کچانی دیکەشیاندا تا ئەرز و خولیاکانیان بنەخشێنن. ئێستا با بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین زانین چ گۆڕانکارێکی بەسەراهات. $100 ئەمریکی 147,375 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 176,000 دیناری عێراقیە و 100 پاوەند 205,250 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 17,000 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانی 6,250 دیناری عێراقیە. و مسقالێک زێری ئایار 24 423,000 دیناری عێراقیە، مسقالێک زێری ئایار 21 372,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری ئایار 18 317,000 دیناری عێراقیە. سەرەڕای ئاڵۆزی دۆخی سووریا خێزانێک لە غوتە لە ڕۆژهەڵاتی دیمەشق بە چەندین تام و جۆری جیاواز نانەقەیسی دروست دەکەن. لەو ڕێگەیەوە سەرچاوەی بژێوی ژیانیان دابینەکەن. هاوکات هەلی کاریشیان بۆ چەندین کەسیکە ڕەخساندووە. لە ماوەی ڕابردوو بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانەوە کارەکانی کارگەی نانەقەیسی وەستا بوو، بەڵام ئێستا کارگەکە دەستی بەکار کردوتەوە و نانەقەیسی و ژمارەیەک لە میوەی و شکراویش بەرهەمەهێنن. ئەنەوێت هەناردەی دەرەوەی وڵاتەکانیشی بکەن. پشتی کۆنتڕۆلکردنا باژارێ غوتا ڕۆژهەڵاتی شامێ بە 2 ساڵانە جۆتکارە نوێی باژاری هێدی vegeriyanە سەرکارێخوا و دەست بە ژیانە خۆی ئاساییکردنە. مالباتە زوبەیبی گۆ یەکێک ji malbatên wê devereye di berhemanîn û bazirganiya çêkirina şêrîniyên hişkiyên gelerî mîna nanê qeysî bi nav û deng e. Kargeha wan fêkiyên hişk weke nanê qeysî û hincorên din yên şêrînî berhemtîne. Li gorî xwediyê wê kargehê hêviya wan ew e ku mîna berê serkeftinê di karê xwe de bi dest bixin û piştran nifşên bi dûwan de jî fêrî wî karî bibin. نێزی 1200 هەیە 1300 دارên mişmişan li cem me hebûn. Hemû jî ji zorên herî baş bûn. Lê piştî şer dareke me nema her tişt wêran bû. Piştre li gor karînên xwe me dîsan çand û bi hêviya xwedê ku temenê me dirêj beda em dîsan biçînin û li ser dahatên wê bijîn. û zarokên me jî jêbixwin. Zubeybi dibêje bajarê Ghuta Rojhilat bi çêkirina nanê qeysî bi nav û deng e. Berî şer malbata wî yekek ji mezintirîn weberhênerên çêkirina nanê qeysî bû li Sûriyê. û berhemên xwe henardeyî welatên Erebî dikir. Lê ji ber şer û rewşa miroviya xirab, ziyaneke mezin li wan û kerta çandiniyê bi tevahî ket û karê wan hate rawestandin. Berî niha Sûriye di navbera 15 heya 20,000 ten nanê qeysî berhemtanî. Lê niha tenê 3000 heya 4000 berhemtîne. Ev berhemê wê yên îjtimanî ya qasî 5 caran ji berê kêmtir bûye. Elgorî Ofîsa Çandiniya Hikûmeta Sûriyê li bajarê Ghuta Rojhilat di sala 2019 de kargehên karên destî yên navxweyî li Ghuta hatine ji nav birin û tu dar li bajarên wê navçeyê nemabûn.
لێنها کۆمپانیا زوبەیبی جارەکە دنڤەگەریایە سەرکار و جۆرێن جودا ژفێکیên بەخچەیەن خوا چێدکە و بەرهەمێن خوا ژبلی گۆتشینە تەواهیە باژارên سووریێ هەناردەی دەرڤەی وڵات مینا مسر و هەن وڵاتێن دنجی دکە. شەپۆلێکی بەهێزی بارانبارین شاری چۆرمە لە تورکیا ئاگرێتەوە. ئێمە بەردەوام باسی گەرمامان کرد، گەرما زۆربەی ناوچەکانی گرتوۆتەوە. ئەستا لەم وەرزەدا نەک هەرێمی کوردستان بەڵکو زۆربەی جیهانیش گەرمایەکی زۆر گرتوێتەوە و لە چەند ڕۆژی ڕابردوش باسمان لەوە کرد کە لە ڕووسیا پلەکانی گەرما گەشتوتە 30 پلە. بەڵام ئەوتا لە تورکیا بارانەبارێ کە شەپۆلێکی بەهێز بارانبارین بۆ ماوەی چەند کاتژمێرێک شاری چۆرمووی لە تورکیا گرتەوە بەهۆیەوە ئاستەنگی بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلەکان دروست بوو. وە تیمەکانی سەر بە شارەوانی شارەکەش سەرمەنهۆڵەکانیان کردەوە بۆی ئاو لە ناو شەقامەکان کۆ نەبێتەوە بڕوات. ئاوکات بەهۆی تەمومژ و تەرزەبارینەوە مەودای بینین لە چەند ناوچەیەکی شاری چۆرۆم بۆ چەند مەترێک کەم بووەوە. شێفێکی بەناوبانگی هندستان بە شێواز و تامی جیاواز خواردنەکان بە تایبەت مریشک ئامادەکە. توانیوێتی ببێت بە یەکێک لە شێفە بەناوبانگەکانی جیهان. لە سەردەمی بڵاوبوونەوەی کۆرۆناش لە ڕێگەی 4,000 کەسی خۆبەخش خواردنی بەسەر هاوڵاتیان و کەم دەرامەتان و کەسانی توشبوو بە کۆرۆنا لە 4,000 شار و ناوچەدا دابش دەکرد. سارانیش گوی لە شیفی بەناوبانگی هندستانی لە یەکێک لە چێشتخانەکانی مۆمبای چەند جۆرێک خواردن بە تایبەت مریشک باکەرە ئامادە دەکات. شێفەکە تەنور و ئاگردان و خەڵوز و جیاواز بۆ ئامادەکردنی خواردن و مریشک بەکاردەهێنێت. ئەوە شوای کردووە خواردنەکان تام و بۆنی جیاوازیان هەبێت. بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا کاریگەری تەواوی لەسەر کارەکانمان و چێشتخانەکەمان هەبوو. چونکە زۆربەی خواردنەکانمان لە ڕێگەی خزمەتگوزاری گەیاندن دەگەیانە دەستی کرێکەکانمان. بە شێوەیەک کاریگەری لەسەرمان هەبوو کە بەراورد بە چێشتخانەیەکی ئاسایی زیاتر بوو، بۆیە لە ڕووی بازرگانیەوە زیانێکی زۆرمان کرد. شێفە بەناوبانگەکەی هیندستان لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کەسانی کەم دەرامەت و تووشبانی ئەو پەتای لە خواردنە بەتامەکانی بێبەش نەکرد و بە هاوکاری چەند کەسێکی خۆبەخش خواردنەکانی دەگەیانە دەستی ئەو کەسانەی بەستەم خواردنیان دەست دەکەوت. لەگەڵ بڵاوبوونەوەی کۆڕۆنا لەگەڵ تیمەکەم دەستپێشخەرێکی قاندنەویستمان کرد. خواردنمان بۆ توشبوانی کۆڕۆنا و ئەو کەسانێک کە هیچ کەسێک نەبوو خواردنیان بۆ دابین بکات ڕەوانە دەکرد. سەرەتا تیمەکەمان 100 کەس بوو، دواتر بوون بە 400 خۆبەخش لە 400 شار و ناوچە خواردنمان بەسەر کەسانی هەژار و توشبوانی کۆڕۆنا دابەش دەکرد. شێف سارانیش گوی لە جگە لە هندستان لە چەندین وڵات بە تایبەت لە ئۆسترالیا چەند جارێک بەشداری پێشبڕکێی خواردن دروستکردنی بەتام و زۆری جیاواز کردو و توانیوەتی پلەی یەکەم بەدەست بێنێت. یەکێکیش لەو خواردنە بەردەوام پێی نەدانراوەتەوە وەک دەڵێن واژووی ئەوی لەسەرە ئامادەکردنی مریشک باکەرەیە. بابەتێکمان هەیە کە زۆر جوانە ناسکە بە تایبەت لە بەیانیاندا ئەگەر بۆ ئێوەی باس بکەین کە چ وڵاتێک هەیە کە بەناوبانگە بۆ پەپولە. پەپولە وەکو زانین ئەگەر بڵین مێرووە یاخود بوونەوەرێکی زۆر ناسکە ئەوە هەرچەندە تەمەنێکی کەمی هەیە بەڵام ئەوەندە جوانە کە دیمەنێکی جوانی لای یاخود لە خەیاڵی هەر یەکێکمان دروست کردووە. جۆرێکی نوێ یاخود بڵین لە کۆلۆمبیا کە کاتێک بە وڵاتێکی گەورەی یاخود بڵین بە مۆزەخانێکی گەورە دائەنرێت بۆ پەپولەکان. چونکە لەو شارە کە لە کۆلۆمبیاڵێن زۆربەی جۆری پەپولەکان لەوێ کۆکراونەتەوە زانایان و چەندین جاریش کەسانێک لە وڵاتە کە پسپۆڕیان هەیە ئەتوانن بڵێن گەڕێن بە دوای یاخود توێژینەوەیان کردووە لەسەر پەپولە. چونکە کۆلۆمبیا وڵاتێکە خاوەنی چەند شوێنێکی سروشتی گەورەیە لە جیهانە و کەموێنن شوێنەکانیشی لەوانە دارستانی پەپولەکانی هەیە کەوە گەورەترین مۆزەخانەی پەپولە ناسراوە. نزیکەی لە 120 هەموو جۆرە ناسراوەکانی پەپولە لە وڵاتاژین و تیمێکی نێودەوڵەتی زانانیش لە نوێترین توێژینەوەیاندا زیاتر لە 200 جۆری دیکەی پەپولان دۆزیوەتەوە.
بەهۆی شەڕ لە ناوچەکەشە لە نێوان ساڵی 2000 هەتا 2019 کۆلۆمبیا نزیکەی 2.8 ملیۆن هکتار دارستانی لە ناوچووە. ئەو ڕوبەرش یەکسانە بە ڕووبەری هەموو بەلجیکا. بۆیە ژینگە دۆستان و زانایان لە خەمی پاراستنی دارستان و ژینگەدان لە ناویشیاندا پەپولەکان، چونکە پاراستنی پەپولەکان لە کۆلۆمبیا یارمەتی پاراستنی دارستانەکانێدات، هەروها جۆرەکانی دیکەی مێروش وەک خۆی دەپارێزێت. واتە پەپولەکان نەک هەرتەنها دیمەنێکی جوانیان هەیە، بەڵکو یارمەتی ئیکۆباڵانسیشەدات کە پاراستنی دارستانەکانە، پاراستنی ژینگەیە، باڵاستکردنەوەیەتی، جگە لەوەش ئەو مێروانەژە پارێزێک کە لە ناو دارستانەکەدا هەنوو سوودیان هەیە. جۆرێکی نوێ لە دەمامەک لە کارگەیەکی ڤالێنسیای سێم گەورە شاری ئیسپانیا بەرهەمهێنراوە کە ئەم دەمامکە تەواو پارێزگاری لە کەسی بەکارهێنەرەکات. هیچ گەرد و تەن و ڤایرۆسێک تێناپەڕێت پێ، واتوانرە بۆ ماوەی 48 کاتژمێر بەکار بهێنرێت ئەگەر بە بەردەوامی بێت. بەوەش هاوڵاتیانی ئیسپانیا دڵخۆشن کە بەشێک لە پیسبوونی ژینگەیە بەهۆی دەمامکەکانەوە هەیە کەمترە بێتەوە، چونکە دەمامکێک بۆ ماوەی 48 کاتژمێر بەسەرێکەوە بەکار بهێنرێت کەمتر فڕێ ئەدرێت و یاخود بەکارەهێنرێت، بۆیە توانن زیاتر بمێنێتەوە بەکاری بێنن. لە کارگەیەکی ڤالێنسیای سێمین گەورە شاری ئیسپانیا جۆرێکی نوێ لە دەمامک بەرهەم دەهێنرێت کە لە جۆرە قوماشێکی جیاواز و تایبەت پێک هاتووە کە نانۆفایبەرەکانی هەزار جار لە مووی مرۆڤ باریکترە. ئەوەش کاریگەرە لە ڕاگررتنی گەردی لە بچووکەکان و ڤایرۆسەکان و پێی دەوترێت دەمامکی دەموچاوی FFP. هیچ پیشەسازیەک نییە لە جیهاندا کە دەمامک بەرهەم بهێنێت کە پارێزگاری تەواوی هەبێت لە ڕێگرتنی هەموو ئەو تەنانەی لە ناو هەوادا هەیە. ئێمە تاکە کەسین کە بە دوو مۆدل دروستمان کردوون، مۆدلێک کە لە مادە سروشتیەکان وەرگیراوە و مۆدلێکی دیکەشیان پیشەسازیە. دەمامکەنوێیەکان دوایین قۆناغەکانی پەسەندکردنیان بۆ بەدەستهێنانی بڕوانامەی CPA FFP2 بڕیوە. ئامادەکاریشکراوە بۆ فرۆشتن لە وەرزی هاویندا کە بڕیارە بخرێتە بازاڕەکانەوە. ئەم دەمامکە دەکرێت تا 48 کاتژمێر لەسەر یەک بەکار بهێنرێت یاخود زیاتر ئەگەر بەردەوام بەکار نەهێنرێت. دانیشتوانی بارسلۆنا پێشوازی لەو هەوڵە دەکەن کە بە بەرهەمی بایۆلۆجی دەمامک لە وڵاتەکان بەرهەم بهێنرێت. لەو کاتەوەی کە ئێمە دەمامک بەکاردەهێنین هەموو بارسلۆنا پڕ بوو لە دەمامکی فرێدراو. لە پارکەکان و لە کەناردەریا و ناوچە سروشتیەکان دەمامکی بەکارهاتوو دەدۆزیتەوە، بەڵام ئەم جۆرە بایۆلۆجیە کەمتر ژینگە پیس دەکات و سوودی بۆ ئێمەش هەیە. ئەگەرچی بەکارهێنانی دەمامک ڕێگری دەکات لە بڵاوبوونەوەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام کێشە ژینگەیەکانی زیاترە و دەبێتە هۆی پیسبوونی. لە راپۆرتێکی گروپی داکۆکی لە ئۆقیانوسی ئاسیای ساڵی ڕابردوودا هاتووە نزیکەی 6.1 میلیارد دەمامک تەنیا لە ساڵی 2020دا لە ئاوی زەریاکاندا فرێدراوە و لە ڕۆژێکیشدا 29 میلیارد دەمامک لە جیهاندا بەکارهێنراوە. هەروەک چۆن تەندروستیتان دەپارێزن، تەندروستیمانە پارێزین با ژینگەش بپارێزین، چونکە پەیوەستە بە تەندروستی ئەم. وەرگە و بابەتەکانی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە لە تەندروستێکی باشا بمێن و ڕۆژێکی خۆش ماڵەوە.